پێت وایە بەغدا لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ دەڵێ ڕۆژێ ئەڵێ موچە ئەنێرین پارە ئەنێرین موچەی فەرمانبەران مامۆستایان وەزارەتەکانی تەندروستی بەڵام هەر چاوەڕوانی هەم قسە هیچی تر نییە بۆیە داوا ئەکەین لە کوردەکان لە بەڕێزان لە عێراق لە بەڕێز حەیدەر عەبادی قسەکانی بکاتە ئیجابی هیچی تر میلەتەکەی خۆی کە ئەو ئەڵێ کوردستان بەشێکە لە عێراق با خزمەتی هەمویان کە وەکو پارێزگاکانی تر خزمەتیان کە هەرێمی کوردستان سیادەی هەرێمی کوردستان بپارێزی. من وەکو گەمزەی کوردستان هیچ سیقە و متمانەیەکم بە عەبادی نەماوە لەبەرەوەی زۆر تا ئێستا زۆر بەڵێن داوە زۆر وعدی بە هەرێمی کوردستان داوە هەتا ئێستا هیچ بەڵێنەکانیشی نەگەیاندەتە سەر. پێشم وایە بە حیاتی خۆی عەرەب لەگەڵ کورد ڕاستەڕێ نابی بە هیچ شێوە. من وەک گەنجێک هیچ باوەڕێکم بە عەبادی نەماوە چونکە زۆری وعد داوە و هیچی نەگەیاندەتە دەچێت. پێمان نییە حکومەتی عێراق بۆ ئاسانیە موچەی فەرمانبەران نێری چونکە عێراق لە قەیدانێکی سەختی داراییدایە نزیکەی 100 ملیاری خەرجدارە. سەرەتا هیوای زۆرم بە بەڵێنەکانی عەبادی هەبوو کە بە ناردنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام لە کاتی ئێستادا بۆم دەکات کە ئەو ناردنی موچەیە بۆ فەرمانبەران زیاتر وەکو مزایەدێکی سیاسی بەکاری دێنێ دژی هەوڵاتیانی کوردستان.